ئایا دووگیانی ئەبێتە توشبوون بە نەخۆشی شەکرە؟ سڵاو بەڕێزان، وەگەزانین بەشێکی بەرچاو لە خانمانی دووگیان لە کاتی دووگیانیدا تووشی بەرزبوونەوەی ئاستی شەکر ئەبن. ئەمەش بەهۆی گۆڕانکاری هۆرمۆنەکانەوە کە ڕێگری لە کار و فەرمانی ئینسۆلین ئەکات و ئەمەش لە بەرژەوەندی کۆرپەکەیانە بە شێوازێکی گشتی. بەڵام کاتێک کە ئاستی شەکر بەرزەبێتەوە بۆ ئاستێکە لەسەر و ئاستی ئاساییەوەیە، دایکەکە و کۆرپەکە ئەگەری توشببوونیان بە مەترسیەکان زیاترە بێت. بۆ کەمکردنەوەی ئەم مەترسیانە پێویستەکات ئەو کەسانی کە مەترسی توشببوونیان بە شەکری دووگیانی هەیە لە زووترین کاتی حملەکەیانە پشکنینی شەکرە بکەن کە بە شەکراوەکە دەکرێت و لەلایەن پزیشکی پسپۆڕەوە چارەسەری پێویستی نەخۆشیەکان بکرێت کە بریتیە لە ڕێنمایی خۆراکی، هەروەها شێوازی ژیانی چالاک، بەکارهێنانی دەرمان. دەرمانەکان بە شێوازێکی گشتی دوو جۆرن، یان لە ڕێگەی حەبە و پێیان دەدرێت یاخود ئینسۆلینە. ئەمە ئەبێتە هۆی ڕاگررتنی ئاستی شەکر بۆ ئەوەی تەندروستی کۆرپەکە و دایکەکە سەلامەت بێ. یەک نقطەی تر هەیە کە زۆر گرنگە، ئەوەیە کە دوای لە دایکبوونی مناڵەکەیان پێویستەکات دوای چلە یان دوای 3 مانگ پشکنینی شەکرەکەیان بکەنەوە، بۆ لەبەرەوەی زانست سەلماندوێتی کە نیوەی ئەم نەخۆشانە دوای 5 بۆ 10 ساڵ شەکرەکان ئەبێ بە شەکرەی هەمیشەیی. هەر بۆیە دوای ئەوەش پێویستەکات ساڵانە پشکنینی شەکرەکان بکەنەوە بۆ ئەوەی ئەگەر خوا نەخۆش شەکرەکان بوو بە شەکرەی هەمیشەیی لە کاتی پێویستە تەشخیص بکرێت و چارەسەری پێویست وەربگرن بۆ ئەوەی تەندروستیەکی باشیان هەبێت. سمارت وەرچەرخانە.